ڕایگشتی وەک هەمولایەک ئاگادارین دەوڵەتی داگیرکەری تورکیا بە هاوکاری بە پارتی دیموکراتی کوردستانی عێراق تەواوی هێز و توانای خۆیان بۆ دژایەتیکردنی بزوتنەوەی ئازادیخوازی گەلی کورد خستۆتە گەڕ. ماوەی 2 ساڵ زیاترە تورکیا بۆ هەموو شێوەیەک دەستی بە ئۆپەراسیۆن کردووە لەناو خاکی باشووری کوردستان و هەموو سەروەری یاسای نێودەوڵەتیەکان بۆ دراوسێتی عێراق پێشێر کردووە. بەردەوامە لە بەردەمانکردنی خاکی باشووری کوردستان و شەهید و بریندارکردنی هاوڵاتیانی مەدەنی. پارتی دیموکراتی کوردستانی عێراق لە سنووری بادینان دەستی کردووە بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانی مەدەنی و کەمکردنی دەنگی ئازاد. هەموو ئەو دەنگە ئازادانە لە بەرامبەر هەڵوێستی نەتەوەیی و نیشتمان لە بەرامبەر دژایەتی داگیرکەری تورکیا دروست بووە. پارتی دیموکرات بە جێگای دەستخۆشی لەو گەنجە ئازا بوێرانەی بادینان ئەوە دەستگیرکردن و زیندانی دەکات کە ئەمە تەنیا خزمەتە بۆ داگیرکەرانی تورکیا. ئێمە وەک گەنجانی وڵاتپارێزی باشووری کوردستان هەرێمی ڕاپەڕین بانگەوازمان بۆ ڕایگشتی ئەوەیە کە پێویستە مەزلوم داخ و عەبدوڕەحمان بە زووترین کات ئازاد بکرێت چونکە ئەوان تاوانبار نین ئەگەر چالاکیەک بەم جۆرەشان ئەنجامدا بێت لە جژی داگیرکەران دوژمنانی گەلی کورد ئەنجامیان داوە بۆ جارێکی تر ڕای دەگەین. ئەم دوو گەنجە پێویستە ئازاد بکرێن بگەڕێنەوە بۆ ناوبەواشی خانەوادەکانیان. پلانگەرە دژی گەلی کورد بە تایبەتی خەڵکی ێزیدی بەردەوام بن لە ماوەی ڕابردوو. هەمومان ئەو ڕاستیە دەزانین ساڵی 2014 کێ بوو پشتی لە خاکی شنگال کرد و بە تەسلیم داعشکردن ئەگەر گەریلا و شەڕوانان نەبوونا کۆمەڵکوژی گەورە ڕوویدا. بۆیە پێویستە گەلی کورد بە تایبەتی دانیشتوانی شنگال لەسەر پلانی چەپەڵ دوژمنان و خیانەتکاران وریابن و نەکەونە ژێر کاریگەری هیچ پلانێک. پارتی لە سنووری بادینان ژی گەریلای ئازادی کوردستان لە ناو پلانێکی چەپەڵدایە. دەوڵەتی داگیرکەری تورکیا لە هەفتانە لەسەر دەستی گەریلا دووچاری شکستێکی گەورە هاتووە. تورکیا بۆ قەرەبوورکردنەوە شکستەکانی پارتی بەکاردەهێنێت ئەنجامە یانە شەڕی کورد بە کورد و جارێکی تر هەڵگرسێنەوە. بۆیە ئێمە وەک گەنجانی وڵاتپارێزی کوردستان هەرێمی ڕاپەڕین بانگەواز بۆ تەواوی گەلی کورد و بە تایبەتی گەنجانی ئەوەیە بەڕۆحێتی گەنجانە دژی داگیرکەری بۆستینەوە. لێرەش ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان وشار دەکەینەوە دوور بێت لە هاوکاریکردنی تورکیا چونکە ئەمە خزمەت بە زیینەتەوەیمان ناکات و تەنیا خزمەتێکی داگیرکەرانە نەبێت. بۆیە ئێمە هەموو بە شێوەیەک دژی پلانگەرە و خیانەت دەوەستینەوە. بمرێ خیانەت دژی یەکێتینەتەوەی دژی کورد و کوردستان گەنجانی وڵاتپارێزی